سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش هەواڵە کەلتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتاش سادێرەکان. دوو فیلمی کوردی بەشداری فیستیڤاڵی فیلمی مانچێستەر دەکەن. چەند هەستەوارێکی سەردەمی شێخ مەحموود لە سلێمانی دەدۆزرێتەوە. دووبارە سڵاو. وا بڕیارە هەردوو گەڕەکەی داهۆڵەکان و ماندوو بەشداری لە فستیڤاڵی فیلمی مانچێستەردا بکەن. فیلمی گەڕەکەی داهۆڵەکان نووسین و سەناریۆی شێرزاد حەسەنە و لەلایەن حەسەن عەلیەوە کاری دەرهێنانی بۆ کرا و محەممەد جانۆش کاری وێنەگرتنی بۆ کردو. فیلمی ماندووش سەناریۆ و دەرهێنانی هونەرمەند ئیبراهیم سادیانە و هەردوو فیلمەکەش بەرهەمی ساڵی 2010 بەڕێوەبەرایەتی سینەمای وەزارەتی ڕۆشنبیریە. دیتت حەما بەڵێ یەک تایربێرە فێر بوو هەزاری لەگە خۆی دەینی چاوت دەکەیە 100 چاو بە شێوێش ئێرە بەجێ نالی تێگەیشتی سەرچاو وا بڕیارە هەردوو فیلمی سینەمایی گەڕەکی دەهۆڵەکان و فیلمی ماندوو لە ماوەی داهاتوودا بەشداری لە فستیڤاڵی فیلمی کوردی مانچستەر لە وڵاتی بەریتانیا بکەن. فیلمی گەڕەکی دەهۆڵەکان لە نووسین و سیناریۆ شێرزاد حەسەنە و لە دەرهێنانی حەسەن عەلیە و وێنەگرتنی ئەو فیلمەش لەلایەن محەممەد جانۆوە ئەنجام دراوە. ڕەجەب ئەحمەدیش کاری مۆنتاژکردنی بۆ کردووە. فیلمی ماندووش لە سیناریۆ دەرهێنانی ئیبراهیم سعدیانە و ئەو دوو فیلمەش بەرهەمی ساڵی 2010 بەڕێوەبەراتی سینەمای وەزارەتی ڕۆشنبیریە و هەردوو فیلمەکەش نزیکەی بڕی 900 میلیۆن دیناری تێچووە. ڕاستی ناوڕۆکی ئەو فیلمە باس لەوە دەکا کە لە هەر شوێنێک لە هەر جێگایەکی دنیا ئەگەر دیکتاتۆر هەبێت ئەوە میلەت دەبێ بە داهۆڵ. یعنی دێری سەرەکی ئەو فیلمە باسیەوە دەکاتن کە دیکتاتۆرەکان هەموو هێز و توانە لە میلەت دەستێنەوە کە ناڵ هیچ ئینسانێک بە ئاسوودەی و بە بیرکردنەوەی خۆی بژیە. البته ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی سینەما هەوڵمان داوە کەوا فیلمەکانمان کە بەرهەمی دەهێنین لە فستیڤالە زیانیەکان و فستیڤالە کوردیەکانش بە تایبەتی نمایش بدەین بۆ ئەوەی باری کورد و ڕەوشی کورد و ئەو واقعی کە کورتی داژیاوە پیشان بە سەرتانسەری جیان بدەین. هونەرمەندانی بواری سینەما بەشداریکردنی فیلمی کوردی لەو جۆرە فستیڤالانەدا بە پێشکەوتنی بواری سینەما لە هەرێمی کوردستان دەزانن و دەڵێن وەکو هەنگاوی سەرەتا دەتوانین بڵێن لەمە دوا هەرێمی کوردستانیش وەکو وڵاتانی دی دەتوانێت فیلمی سینەمایی بەرهەمبێنێ و شانبەشانی فیلمە جیهانەکان لە فستیڤالەکاندا نمایش بکرێ. بەڕاستی کاری هونەری هێشتا زۆربەی بوارەکانی لە سەرەتادایە، یعنی لە هونەری کوردیدا ئێستا هونەری سینەما توانیوێتی کەوا بتوان لە نێوەندی ئەو ڕۆشنبیری و ئەو هونەریانەی کە لە دنیادا ساز دەکرێن لە فستیڤالەکان حزورێکی زۆر باشی هەبی. فیلمی گەڕەکی دەهۆڵەکان جگە لەو فستیڤالە لە 4 فستیڤاڵی تریشدا بەشداری کردووە و بۆ 3 جاریش خەڵاتی دووەمی پێبەخشراوە. ماوەی ئامادەکردنی ئەو فیلمە زیاتر لە ساڵێکی خایاندووە و بۆ یەکەمین جاریشە لە هەرێمی کوردستان زۆرترین باڵندە کە زیاتر لە 1500 باڵندەیە بەشداری لە فیلم بکات. فەرمان محەممەد NRT هەولێر. لە دوو ڕۆژی ڕابردوودا لە کاتی کارکردن بۆ نوێکردنەوەی بینای کۆنی سەرای سلێمانی لەلایەن کرێکارانی ئەو بینایەوە چەندین جۆری چەک و چەخۆ و سەبیلەی جگەرە و گۆزە کە مێژوەکان دەگەڕێتەوە بۆ سەردەمی شێخ مەحموود دەدۆزرێنەوە. چەکەکان لەژێر خاکدا هەشادرابوون بۆیە سەرجەمیان بە تەواوەتی ڕزی بوون. ماوەیەکی زۆرە حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای چۆڵکردنی ئەو بینایەوە لەلایەن وەزارەتی ناوخۆ و قایمەقامەتی خەزای مەرکەزی سلێمانی سەرقاڵی نوێژەنکردنەوەی بینای سەرای شاری سلێمانیە. طبعا ئەم پرۆژەی سەرایە لەبەرەوەی کارێزێکمان هەیە، کارێزەکە ناوی فاتمەخانە، کارێزی فاتمەخانی پێڵێن، بە نەژێر بیناکایەتە خوارەوانێ. بۆی چارەسەری ئەوە بکەین تەسیل لە ئەساسەکەی نەکا هەستاین بە دروستکردنی کەناڵێکی هەوایی، بەڵام لە کاتی کەناڵەکە ئەوەکە فشارێکی زۆری هێنا، ئەوە بوو هەر زیاترە هاتە ناو کەناڵەکەەوە، بەڵام لەم فترەیە ئەوە بوو ئەوەکە کەمی کرد و خەریکی تەسویەکردنی بین. لەوەیە بۆمان دەرکەوت کە هەنێک
چەک و فوخار و تەنانەت سەبیلی جگەر و ئەمانشی تیا دەرکەوت بۆیە هەستان بە کۆکردنەوەی و شوێنوارشمان لێ ئاگادار کردوێتەوە ئەوەی شتێکیشی لێ بزانین لە وەختی خۆیان مامۆستا عەبدوڕەقیب شتێکی وای پێوتبوون کە وەختی خۆی لە سەردەمی شێخ مەحمووە ئەم چەکانە شاراونەتەوە لێرەیە بەڵام مۆقعەکەیمان نازانی بەڵام ئەوە ئێستا بە بۆنەی کە ئاوەکە تۆزە وشی کردووە بۆمان دەرکەوتووە. دوای ئەوەی لە ساڵی ڕابردوودا لەلایەن هونەرمەندی پەیکەرتاش بەختیار هەڵەبجەیەوە پەیکەرێک بۆ شاعیر محەممەد عومەر عوسمان ناسراوە بە ژنەراڵی پاییز دروستکرا لە دوای تێپەڕبوونی ساڵێک تا ئێستا شوێنێک دیاری نەکراوە بۆ دانانی و پەیکەرە لەوبارەیەوە بەختیار هەڵەبجەیی هونەرمەندی پەیکەرتاش لە لێدوانێکی تایبەتدا بین ئارتی ڕاگەاند چەند شوێنێک دیاری کراوە بۆ دانانی پەیکەرەکەی ژنەراڵی پاییز بەڵام بەهۆی سەفەرەکەی شاعری نابراوە من ناتوانم هیچ یەک لەو شوێنانە هەڵبژێرم چونکە پێم باشە خۆی یەکێک لەو شوێنانە هەڵبژێرێت و لە ئێستاش جای هیچ هەواڵێکی ئەو شاعرە نازانم. ئێمە وەکو گروپی تەوەن بۆ کاری پێکەرتاشی گروپێکمانێت تایبەت بەکاری پێکەرتاشی و پێکەرسازی ساڵی پار من بیرۆکەی ئەوم بۆ هات کە پەیکەرێک بۆ جەنەراڵی پاییز حەمە عومەر بکەم خۆشبەختانە توانیم دروستی بکەم تا بگەینەوە ئاسێکە ئێستا تەواو بووە بەڵام لەبەر ئەوەی کە مەسەڵەن تا ئێستا نەمانتوانیوە ئەم پەیکەرەدانێ هۆکەوە بۆ گەڕێتەوە کاک حەمە عومەر خۆی لێرە نییە لە ئەوروپای منیش تا ئێستا نەمتوانێت لە ڕێگەی کەناڵێکەوە قسەی لەگەڵا بکەم کە پێی بڵێم دووسێ شوێنت پێ دراوە لەم دووسێ شوێنە کامیان باشترە بۆ تۆ ئەم پەیکەری تیادا بنێم ئەمە بۆتە هۆی ئەوەی کە تاوەکو ئێستا مەسەڵەن لێرە دامنێت لە ڕاستیشا لە ناو حەوشەی گروپەکە ئەگەر جەنابان بێن تەشریف بێنن سەری ناو حەوشەی گروپەکە بکەن شوێنەکەم زۆر تەزیقە جێگەی ئیشکردنی ترمان نییە لەبەر ئەوە پەیکەرەکەم هێناوەتە ئەم بەردرگایە دامناوە پەردەشی بەسەرەوەیە تەنها ئەوەیە لە کەناڵێکە لە کەناڵەکانەوە وتراوە گوایە حەمە عومەر لە سلێمانە جێگەی نابێتەوە من و قسەی وام نەکردووە من لە مقابلەکان نووسیومە شوێنیان پێداوم بۆ ئەم پەیکەرە برادرانی شاروانی جێگیان پێداوم بۆ ئەم پەیکەرە بەڵام لەبەر ئەوەی کە نەمتوانێت لەگەڵ کاک حەمە عومەر قسەی بکەم کام باشترین شوێنیان کامەت بەدڵە بۆی لەو شوێنە دابنێت تا ئێستا هەروە ماوەتەوە. ئەستێرە دیارەکانی سینەمای بۆلیوود و بێژەرە دیارەکانی هیندستان لەگەڵ مانیش مالهوترای دیزاینەری سەرەکی جلوبەرگی ئاکتەرانی بۆلیوود نمایشێکان بۆ پشگیریکردنی نەخۆشەکانی شێرپەنجە ڕێکخست وەک مالهوترا دەڵێت نمایشەکە بۆ پارەکۆکردنەوە بوو بۆ یەکەتی هاوکاری توشبووان بە نەخۆشی شێرپەنجە لە هیندستان کاژۆلی کچە ئاکتەری بۆلیوود یەکێک بوو لە ئامادەبوانی کارە خێرخوازەکە و دەڵێت شێرپەنجە وشەیەکی زۆر ترسناکە ئەو کەسانی تووشی نەخۆشیەکە بوون و ڕۆژانە دژایەتی دەکەن کەسانێکی زۆر ئازان ناوبراوتیشی بۆ پشگیری ئەوان لە نمایشەکە ئامادە بوو. هاوڵە کەلتورەکانمان پێشکەشکردن بەختەوەر بن.